سعدی و بوونە لە چێ بوو؟ سعدی 100 بوون لەو ماڵە هەیە یەک بوون ئەو هانیە ئەو بوونە لە چێ بوو؟ محەممەد لە بابت ناو سارێ پڕی بۆن نییە کوورە ناو سارە بوونەکان هەمووی خۆم نییە و نازانم چ بۆ لە شتێدا چ بۆ لە شتێدانیا؟ ئەدی باشە بەخوعەتیکەی ئەو بازاڕی هەولێری پڕی بۆنی تێز نییە کاکە خارەوەرە بۆ لە تێستەر لێدێن 1001 ڕۆژ دەمینێتەوە ئەدی نەدیتەوە لە بۆ ڕێکلامی خێرە ڕاو لە دەرکاتەوە لیمۆ بۆ نەچبوو لێدەم هەی ئاگرەتی بەربیێ وەرە کاکە وەرە تێدە لێگەرێ تاسە لە سزنێ بەر بووە با ئیسراحەتەچ نا ڕاوەستە سعدی کاکە وەرە دەهەم تەماشاکە کاکەس وەرە بوونکە وەرە بوونکە وەرە بوونکە ئەوە بۆنم کرد سعدی ئەو بۆنەی هەبووە ئەم لە سزنی هاتی بۆ هەندار وەختی قسان لێم سوزانمە كل گوناحا كل دقيقة دهم دارشة ڕۆژ ئەو مارەی دهم بزاني يك بسال اللي بكم دهم بري. كابراش عاقلي نيو ناخذ زودي نتان هشتا نتان هشتا لبازاري وشي دروي اوالي ريكلامي ده كان بوني درين خاله ما مور بونا كل بدنيا صدق تشد والله همو سيمتريك هي ادي وينيا كاتب اوان مو باب زري كلا كل شاي هدم غنيا قلت كل كاكا ومني مكانيه من جناك بغرتي ده كدير وبونا بوني شي والله راح بونا كيلا منت باشە دەیتەوە بیبڕێنەوە باشە بۆنەکەشی خۆشت دهام هواي ئازادیت هەرمژیانە گوڕوت هاتیتەوە سادی ئەو هاتمە پێر برێم تەواو بریاری خۆم دا ئەی ئافرین یعنی تەواو تەواو ئەوش دەم ناوێ کاکە گۆلکەکەم نەکەی ناوی گۆڵچ بینی بەو نەزرانەی تو نییە پارەت بە من نهێن نەکەی نەزرەشی کەش بکەی بە خولبارێ بە دەهام کول وازیانی بینە بابە سەد ژنی باشەدا خوشچە و دووشێتە لۆچیە قاید و ڕاید بێعەقل واز لەو درە بینە ئەو درێت و عەقلی نییە ئەگە عەقلی هەبای نییە حەزی لە شیرین نەدەکرد چ دەرێ پێتان خۆشە واز نهێنەیە ئەرێ وڵای کاکە پێم خۆشە خەوتەوە بەڵای سەرە وەڵڵاهی خۆش بوو لە کۆڵ بۆ باشە و کۆتایی پێ هات خەلاص تەواو قوربانی سمێرە دەبم سڵاو ئەمیرە خان سەرچاو کوڕم بەخێر بیتەوە خەریکی شەکانم بە ئەوە چی بووە سێرەکردم تۆ بڵێ هەستی پێ نەکرد بێ خۆی گیان بپارێزە چیتە؟ لیمۆ گیان چیتە کاکە گیان؟ نیشا تەلەفۆنی بۆ تۆ کردووە ئەرە وەڵا کاکە گیانە ویستیشم بۆ باسکەم تەلەفۆنە بۆ بکەم تەلەفۆنی کردوتی نازانم خزمێکی باوکمە ڕفیقێکی باوکمە تێنەگەیشتم بە باشی وتی خەوێکی بینی وە گوایە کە تۆ ئەو نابێ زەواج بکەن ئەو خەوە بەس بزانم چییە یعنی بەس پێم بڵێ ئەوە چ ملشکاوێکە ئەو خەوەی بینیوە وەڵڵی کاکە گیان منیش نازانم پێشم دوتم باوەڕ بۆ شتانە مەکە باوەڕ بە خەوشتی وا نەبێ لیمۆ هەرچەند سەیرەکەم و ئەی بەم و ئەیهێنم دەستی دایکمی تایە مەسەلە بەخوا کاکە گیان منیش ڕێک هەمان بۆ چوونی تۆمەیە بە سعاتیشم وتووە خۆ ئاگادارە ئەم ماڵە جێ نانا کاکە گیان ئاوا نابێ ئەی بە قسەی خوشکی خۆ بۆ ناکەی بۆ ناچی پێی بڵێ من ناڕم تۆ بڕۆ پێ بڵێ وەڵڵا کاکە گیان من خۆم تااقەتی دایک و بنیە خۆ تەزانی چۆنە بڕۆ خۆ پێ بڵێ با پێکەوچی آخر کاکە گیان نەیکەی باشە ڕوو بەزم لەو دیو باشە خوا گەورەی دە هەسە با بڕێن هەسە قورئان تێکەوتم وا دیارە هەموو شتێک ئاشکرا بووە بەجددی زۆر عیبە بۆ تۆ دایکە چاوەڕێی ئەوم لە هەموو کەسێکە کرد بەس لە تۆ نادایکە چی بووە؟ وات لێ هات ئەو کارە بەرامبەر ئێمە بکەی لە چی و کەمەدایە تۆ ها؟ هەزان باسی چیەکەن ئێوە؟ کوڕێکی گەورە کچێکی گەورەت هەیە لەخوا بە جیابێژیانمان عیبی نییە بۆ وا ئەکەی دوو ڕۆژی تر تۆ بی بەنەنەک توخوا عیب نییە دایکە؟ دوو ڕۆژی تر تۆ بی بە خەسوو چی کردووە؟ چی کردووە؟ یعنی نازانی؟ دایکە بۆ زەلام بەکری ئەگری ئەشینێریتە لای باوکی نیشا لەوێ ئەڵێ وەڵا خەوم بینیوە نابێ نیشا و بێژەم بۆ یەک بن بەڵێ دایکە توخوا تۆ عیب ناکەی ئەو شتانە ناکەیت؟ بەسە! ئەوە باسی چێکەن؟ باسی چێکەی تۆ؟
ئەیشا ئەڵێ تاوانبار کاتێ خۆی تێگەدا کە تاوانەکەی ئەزانێ کەشم بووە. کاکە گیان ئاخر دایکمانە گوناح ئەگەر شتێکی واشی کردبێ نابێ بۆ شێوازە قسەمان لەگەڵا بکردایە. لیمو ئەو کارێ بەرامبەر من کردوێتی لێ خۆشبوون نییە. کاکە گیان نابێ ئاوا قسەی لەگەڵاکەین ئێستا من دەچم بانگێکەمەوە باشە؟ نە بانگی مەکە. لیمو ئەم مۆزوع ئەمە خۆم حەلێکم. ئەوە هاتە. وا لە دەرگای دەدەم بەخێر بێنەوە. شیرە خوشبکۆی باشی بەخێر بێنەوە. شیرەکی باشی. بەخێر بێنەوە. ئەوە چییە؟ ئەو چیە پستە پستەتان لە چییە؟ چ بۆ دیسان چ کەتنێک و بەدەستە؟ دیسان بورە؟ هیچ بەختمان نییە. هیچ شەسمان نییە. وا دەکەی برام سەرت بۆ لێوێ دەکەی؟ دەزای لۆ دەکەی؟ لۆوە دەکەن لۆ. ئەخە تێبگەی شێتم دەکەن. باشە برام بەس ڕاوەستە. ڕاوەستە ڕایت برام قایت بازم نەبینە. تێبگەینە خەبزام چ بووە؟ نابێ من تێبگەینی بزانم چی بووە. ئێستا تێدەگەینم. ئێدە بڵێ. کاک سعدی ڕازی بە خانیەکەی بکڕی. ڕازیمە. دەتەوێت ژیانمان خۆش بی؟ تەمام برام حەزم لێ دەتەوێت لەو عەزابەی قوتارمان بی. ئەرێ وەڵڵا. دەتەوێت عەساب کە ئەو دنیای لۆ خۆمان بکەینە باشتر چ سەر ئەو دنیایە؟ تەمام برام بۆ حەزم لێنە. دەتەوێت پێت برین. پێم بڵێن ئەخە ڕازی لاوی. برام ڕاستم تێبگەینە دەڕاوەستم ڕازی دەبم ڕازی دەڕاوەستم ڕازی دەبم بەس بزانم دەڵێن چی. بەخە وعدمان دەدی. ئەوە دەدەم ئابڕوومان چوو یعنی بەچ دێت و ڕازی؟ ڕازیمە بە ناچاری ڕازیمە ئەگەر ڕازی نەبم مەگە خۆتان دەکوژن. هەتا پشتمان دەبێت. تەماشاکە چ مەسلحەتی نەوەش برای من باشە خوایە جیا ڕحمێکم پێ بکەی خوایە.